بەڕێبەرەتی گشتی گومرگی سلێمانی لە ساڵی 2017دا توانیوێتی دەست بەسەر 35 تانکەر بەنزینی کوالەتی خراپ و 3 تانکەر مادەی MTB کە مادەیەکی ژەهرایە بگرێت. هەر لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەمساڵدا 132 تۆن خواردەمەنی و 37 تۆن دەرمانی مرۆیی و کشتوکاڵی و 2 تۆن و نیو یاری ئاگرین و تەقەمەنی لەناو براون. هەروەها 15,000 پەلەوەری دەستیان بەسەردا گیراوە. هەر بەپێی ئامارێکی بەڕێبەرایەتیەکە لە ماوەی 2 ساڵدا دەست گیراوە بە 24 کیلۆگرام ئاڵتون کە ویستراوە بە قاچاق ڕەوانەی دەروی هەرێم بکرێت. دەستمانگە دوو وەجبە سوتەمەنی خراپمان کرد. دیارە ئەو دوو وەجبەیە هێکێکیان لە بەرواری 23 پێنجی ساڵی 2017 کە 3 تانکەر مادەی MTB بوو بە هاوکاری بەڕێوەبەرایەتی پۆلیسی گومرگ توانیمان دەست ببین بەسەر ئەو 3 تانکەرە کە بەداخەواڵێم لە دەواازەی نێودەوڵەتی باشماخەوە داخل بوو پشکنینی بۆ کرابوو کە گونجاوە داخلی ناو هەرێمیش بوو و ناو شاری سلێمانیش ببوو لە جادەی پردی قلیاسان دەستمان بەسەراگرت دوو تەنکەریان تەنکەرێکیشیان لە ڕێگەی تاسوژە دەستمان بەسەراگرت. خاڵێکی کە لە بەرواری 35 بە هاوکاری لەگەڵ هێزەکانی پۆلیسی گومرگ توانیمان دەست بگرین بەسەر 35 تەنکەر سوتەمەنی کە بە هەمان شێوە ئەویش مادەی بێنزی زۆر بوو و لە پشکنی دەواازەی نێودەوڵەتی باشماخ دەرچوو بوو. بەپێی ئامارێکی بەشی یاسایی گومرگی سلێمانی لە ساڵی 2017دا 69 کێشەی گومرگی تۆمار کراوە کە داهاتەکەی 120 میلیۆن دینار بووە. هەر لەم ساڵدا 1100 کێشەی ئۆتۆمبیلیش بە داهاتی 137 میلیۆن دینار تۆمار کراوە. ئەمە جگە لەوەی چەندین کەیسی ژراونتە دادگا و داواکاری گشتی بۆ یەکلاکردنەوە و سزادانیان. ئێمە وەکو بەشی یاسا کارێستەرێکیمان بریتە لە یەکلایکردنەوەی کێشەی سیارات و کێشەی گومرگی و بەڕاستی ئەم کێشانش لەلایەن مەفرەزەکانی پۆلیسی گومرگ و پاسەوانی سنوور و ئاسایش و مەفرەزەکانی بەڕێوەبەرایەتیمانەوە دەستی بەسەر ئاگیرە و دواتر هێتە لای ئێمە تحقیقی تیاکانی دوای لێکۆڵینەوە ئیجراعاتی یاساییان لەگەڵاکەین و سەرجەم کەیسەکانیشمان ئەخینە بەردەم داواکاری گشتی بۆ تازەکردنی. ئێمە لە ساڵی 2016 155 داوای گومرگیمان هەبووە کە کۆی داهاتەکەی 302 میلیۆن دینار بووە. لە ساڵی 2017 69 کێشەمان هەبووە بۆ ئەم 6 مانگە کۆی داهاتەکەی 120 میلیۆن دینار بووە و لە ساڵی 2016 1338 کێشەی ئۆتۆمبیلمان هەبووە کۆی داهاتەکەی 148 میلیۆن دینار بووە و لە ساڵی 2017 1100 کێشەمان هەبوو کۆی داهاتەکەی 137 میلیۆن دینار بوو. بۆ نمونە دۆسیەک کاچێتە محکەمە و کاتە حاکم بەپێی ئەخساساتی خۆی و بەپێی تحقیق لە کێشەکە بڕیاری لێیە ئەم پەیوەندی بە ئێمەوە نییە. خۆیان بەپی ئیجراعاتی خۆیان ئەو کاتە بۆی دەرکەوت کەسەکە متتەهەمە ئیجراعاتی چۆن بڵێ عقوبەیە یا بۆشی دەرکەوت بەریئە احتیاجی ئازادیەکە. ئەوەی لەم ساڵدا لەلایەن گومرگی سلێمانی و دەستی بەسەردا گیراوە بۆتە جێمشتومڕ ئەو 35 تانکەر بەنزینە و 3 تانکەر MTBەیە کە گوایە سزا نەدراون بەپێی بەڵگانەی کە دەست کوردسات نیوز کەوتون جگە لە سزا مادیەکان کە بۆ 35 تانکەرەکە 3 میلیارد دینار سزا دانراوە بۆ 3 تانکەرەکە 240 میلیۆن دینار داوا لە داواکاری گشتیش کراوە کە دەست بگیرێ بەسەر سامانە گوازرا و نەگوازراوەکانی ئەو دوو کۆمپانیایی کە ئەو تانکەرانەی هاوردە کردووە. ئارام عەبدوڵڵا، کوردسات نیوز، سلێمانی.